هاوکاریەکە گەیشتووە برادێرێکمان چووە وەریگرتووە ئەوەی من ئاگادار بم. هاوکاریەکان بۆ یانی نەورۆز بەردەوامیان هەیە، چاوەکان لەسەر یانی نەورۆزن. ئەمڕۆ بڕیارێک دەرچووە کە حکوومەت یاریمی کوردستان بڕی 450 میلیۆن دینار هاوکاری یانی نەورۆز دەکات کە ئەمە خۆشحاڵی هەندەران و دەستەی بەڕێوەبەری یانەکەی لێکەوتەوە. من میوانداری شێرکۆ کەمالبەک سکرتێری یانی وەرزشی نەورۆز دەکەم. کاک شێرکۆ سڵاو لێبێت. هاوکاریەکە کەی ئەگا بەدەستان و ئەمە تا چەندێ پێداویستی ئێوە پڕەکاتەوە؟ هاوکاریەکە گەیشتووە برادێرێکمان چووە وەریگرتووە ئەوەی من ئاگادار بم. تەمەن ئەو هاوکاریە زۆر پێویستە. خۆ دەزانی یاریزانی ئێمە کە لە دەوری ئەسێرەکانی عێراق یاریەکەین ئەمانە یاریکردنی محتەریفن. ئەم یاریکردنە محتەریفانە بە پارە یاریەکەن موچی ماگانەیان هەیە. موچەی ماگانەی سەرجەم یاریزانەکانیش نزیکی 500 میلیۆن ئەبێتەوە. ئەمە بەڕاستی مانگی دوو مانگە ئەمە ئەبێ بە دوو مانگ موچی یاریزانەکانمان نەبووە پارەمان نەبووکەوە موچەکانیان بینێ و ئەو 450 میلیۆنە بەڕاستی توانی جێگای خۆی بکاتەوە بە یاریکارەکان بتوانین موچەی مانگی ڕابردویان بینێ و ئێمە وەکو دەستەی یانەکەمان سوپاسی سەرۆکی هەرێمی کوردستانەکەن کە توانی ئەو پارەیە دابینکە بۆ یانەکەمان و هیوادارین ئەو هاوکاریانە لە هەموو لایەکەوە بێ لەبەرەوەی کەەوە ئێمە یانەیەکین دوورین لە هەموو سیاست و ئەمانە چی ئێمە وەرزشەکەین سوپاسی هەموو لایەکەکەین ئەوەی کە بتوانێت هاوکاریانی وەرزشی نەورۆزکە هەر وەکو پێموتی ئەو پارەیە جێگای خۆی کردەوە و ئەمڕۆ هەموو یاریزانەکان موچی خۆیان وەرەگرن هیمانگی نۆ. کاک شێرکۆ یانی وەرزشی نەورۆز پێویستی بە بڕی چەند هەیە بۆی کە ماگانە دابینی بکات بۆ یانەکە؟ ئەو 450 میلیۆنە تەواوی پێداویستەکان پڕکاتەوە؟ نەخێر نزیکەی 50 میلیۆنی نقصانە بێ لەبەرەوەی ئێمە بە هەموو وەکو باسم کرد لەگەڵ ئەو برادەرە ئێمە هەرموو چەندە ئەو یاریزانانە 19 یاری لە دەرەوەی شاری سلێمانیەکەن کە ئەچن بۆ لە بەسراوە هەتاکو زاخۆ هەموو ئەو ینی 19 یاری لە دەروەکەن ئەو 19 یاری خۆ دەزانی مەسەرفی ئوتێلە خواردنە سیارێ هاتوچۆیە و هەروەها موچەی یاریزانەکانە بەڕای من نزیکەی مانگی 500 میلیۆنمان ئەوێ لەبەرەوەی بەس موچەکەیان تقریبان 492 میلیۆنە. ئەوەی کە هەیەمە تەنها بۆ یەک جار ئەبێن بڕی 450 میلیۆن دینارە یاخود بەردەوام ئەبێ ماگانە؟ وڵی من لەوە زانیاریم لەسەر نییە بزانم بڕیاری لەوەی یابێکەوە بتوانێت هەموو مانگە بۆمان بنێرە بەڵام هیوادارم ئەم هاوکاریە نەبڕدرێ بۆی بتوانین ئێمەش وەکو یانەکەمان بتوانین بەردەوام بین لە وەرزش و دوایەوە شاری سلێمانی بەڕاستی تینوی یاریە و تینوی سەرکردنی یاریە و خۆشتان نەزانن ئەو ماوەیە کە ئێمە چونێتە دەورەی ئەسیرەکانی عێراق جار جمهورێکی زۆر پێیا بۆ مەسەن جاران یاری دەکرد 1000 کەس 500 کەس ئەو ناچوو بۆ سێری یاری کەچی جاری وایە ئەو خۆی 20,000 کەس هێشتا ناو یاریگاکە و چەندیش 1000 کەس لە دەرەوە جێگایان نابێتەوە بێن سێریکەنە ئەمەش جێگای دڵخۆشیە کە بتوانانی ئەوە وەرزش یا وەکو یاریزانی وەکو یاری فوتبۆڵ ئەوە پەرەی سنوەر بەهۆی ئێمەوە لە شناو شاری سلێمانیە. کاک شێرکۆ ماگانە ئێوە پێویستان بە بڕی 492 میلیۆن دینار هەیە بۆ مەسرفی ئەو تیپەمان بۆ مەسرفی ئەم تیپە باشە. ئەمە بۆ ئەم مانگە بەم شێوەیە بوو هیچ لایەنی تر هاتوۆتە پێشەوە؟ تاکوی ئێستا کەس پێ نەوتوین بەڵام هیوادارم ئەمە ببێ بەهۆی ئەوەی خەڵق هەست بکات کەوا یارمەتیمان بن. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە جۆبیستی بوون ئەمە ئەو هاوکاریەیە کە لەلایەن حکوومەت یاریمی کوردستانەوە کە ئەمڕۆ بڕیاری لێدرا کە بڕی 450 میلیۆن دینار دابین کرێ بۆ یانی وەرزشی نەورۆز بەڵام وەکو یانەکە باسیەکەمان ماگانە پێویستیان بە بڕی 492 میلیۆن دینارە بۆیە ئەمە بە تەواوەتی بەشێکی پێداویستەکانی ئەمانی پڕ کردووەتەوە کە هێشتا ماوە نزیکی 50 میلیۆن دینار ماوە کە بۆی پێداویستەکانیان پڕ بکاتەوە لەبەری پێداویستەکانیان زۆرە ژمارەیەک یاریان هەیە کە لە دەرەوەی شاری سلێمانی ئەمەش مەساریفێکی زۆری تێچێ بۆیە ئەمان نازان بۆ مانگەکانی داهاتوو ئەم هاوکاریە بەردەوام دەبێت یاخود دەوەستێ بەڵام ئەوەی کە هەیە لە ئێستادا دۆخی دارایی یانی نەورۆز باش نییە بۆی هاوڵاتیان پەیتا سەرقاڵی ئەوەن بۆی کە هاوکاری بۆیانەکە کۆبکەنەوە.